بەڕێزان هەروەکو ئازانن وڵاتەکەمان بە چەندین کات و ساتی سەختدا تێپەڕیوە و چەندین شەهیدگانی خۆیان بەخشی بۆ ئاسوودەیی ئەم نیشتیمانە. هەر کاتێک تیرۆرستان دڕەندە ئاسا هێڕشیان کردبێت پێشمەرگە قارەمانەکان بوونەتە دیوار و قەڵغانی پۆڵاین لە بەرامبەریان. هەموو دنیا بینی کە لە بری جیهان شەڕی تیرۆرستان لەلایەن پێشمەرگەوە کرا. بۆیە بە شانازیەوە چەندین بنەماڵی شەهید مناڵەکانیان لای ئێمە دەخوێنن. ئێمەش باوەشمان بۆ کردوونەتەوە و ئێستا لە قوتابخانەی ئێمە دەخوێنن. وەک وایەکی بچووک ئەمڕۆ چەند پلاکێتێکی ڕێزلێنانیان پێدەبەخشین با بفەرمونون. خانەوادەی قوتابی بڵند شەهید سەباح حوسێن، خانەوادەی قوتابی لافا و شەماڵ و شیا و شەماڵ با بفەرمونون. خانەوادەی قوتابی ئەیاد ئومێد، هێمن ئومێد، بێناز ئومێد با بفەرمونون. خانەوادەی قوتابی هاوین هەڤاڵ با بفەرموێت. خانەوادەی قوتابی کەڤی شەوکەت، ئاشنا شەوکەت با بفەرمونون. خانەوادەی قوتابی سۆنیا کەیوان با بفەرموێت. خانەوادەی قوتابی ئەنەس نافێ با بفەرموێت. خانەوادەی قوتابی سەروەت سەربەست با بفەرموێت. خانەوادەی قوتابی سروە هۆشنگ، دیاری هۆشنگ با بفەرموێت. داوا لە بەڕێز هەڵگۆر شێخ نەجیب دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی پلاکەتەکان کە بەڕێزیان سەرۆکی ئیدارەی سەربەخۆی سۆرانن.